بینەر و بیسەر عزیزەکانم لە شوێنەکەن سڵاوی ئێمەتان لەبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم کە ئەمڕۆژ بە دیدەنی ئێوەی ئازیز شادەبمەوە بە پێشکەشکردنی پرۆگرامەکەتان ئێواری سلێمانی. پێش دەستپێکردنی پرۆگرام ئەمەوێ ئەو بڵێم کە ئەمڕۆ 8 ساڵڕۆژی دامەزراندنی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانیە و لێرە و پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو هاوڕێ و هاوکارەکانم مەکەم لەم کەناڵە ئازیزە لە بینەرە ئازیزەکانیشم. بۆ ئەمڕۆ میوانێکی زۆر تایبەتمان هەیە، زۆر بەڕێز کاک مەریوان شەریف کا بەڕێزیان بەرپرسی ناوەندی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی سلێمانی پارتی دیموکراتی کوردستانە لای ئێمە میوانە قسە و باسەکەین لەسەر ئامانج و کار و بەرهەم لە رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی. کاک مەریوان سڵاوت لێبێ بەخێربەی. سڵاو بۆ تۆش، زۆر سواز بۆ جەنابیشت. سواز بۆ تۆش، زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ بەڕێستانە ئەم پرۆگرامە تایبەتاکەین تایبەت بە 8 ساڵاتی دامەزراندنی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی. سەرەتا پێم خۆشە بزانم پەیامی بەڕێستان بۆ ئەو یادەست چیە لە ئەم ساڵدا؟ بەڵێ، لە سەرەتای قسەکانمان ئەمەوێت پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم کارمەندانمان، ڕۆژنامەنووسانمان، میدیاکارانمان، هاوڕێ و هەواڵەکانمان بکەم کە پێشمەرگە ئاسا شەو نخۆنی لە هەموو بارودۆخێکدا لە گەرمای هاوین و لە سەرمای زستان بە هەموو دۆخێکەوە بەبێ پچڕان ئەوان بەردەوامن لە خزمەتکردنی ئێمەش گەیاندنی پەیامی حەقا بە هاوڵاتیانمان، بە بینەرەکانمان لە سلێمانی و بۆ سلێمانی، لە سلێمانی و بۆ هەموو کوردستان، لە کوردستانەوە بۆ هەر شوێنێکی ترکە دەنگی ئێمە بیانگاتێ لە سەرجەم پلاتفۆرمە جیاوازەکانمانەوە، لە رادیۆ، لە تەلەڤیزۆن، لە پلاتفۆرمەکانی تری دیجیتاڵ میدیاوە شەو و ڕۆژیان خستووەتە سەر یەک بۆ ئەوەی کە ئەو پەیامەی هەمانە کە پەیامی کوردایەتیە، کە پەیامی کۆمەڵگەیەکی مۆدێرنە، کە پەیامی کۆمەڵگەیەکی تەندروستە، کە پەیامی نەتەوەیە کە بیگەێنین بە هاوڵاتیانمان و بینەرانمان. دووهەم پیرۆزباییشم لە بینەرە بەڕێزەکانمان ئەەکەین ئەوانەی کە لە شاشەکانەوەیان لە سەرجەم پلاتفۆرمەکانەوە گوێبیستی ئێمە بن، پەیامەکانی ئێمەیان پێگا کە ئێمە 8 ساڵە لەژێر ناوی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی پەیامەکانمانێن بۆ ئەنێرین. ئەگینە ئەم دامەزراوەیە، ئەم شاشەیە، ئەم بەڵندگۆی رادیۆیە طبعاً پێش ئەوەش بە ناوی جیاوازەوە هەبووە. باشە، پرسیار ئەوەشە کەم بزان بۆچی ئەم رادیۆ و تەلەڤیزیۆنە ناونراوە سلێمانی مەبەستن لە ناونانی سلێمانی چی بووە؟ بەڵێ، طبعاً لە سەرەتای نەوەتەکانەوە کەناڵێک هەبوو ناوی KTV بوو، کەناڵی سلێمانی لە سلێمانی بوو، ناوی KTV بوو، دەنگ و ڕەنگی پارتی دیموکراتی کوردستان بوو لەم شارەیە، پرۆگرامی خۆی پێشکەشە کرد. لە دوای ئەوە کە قۆناغێکی تر بەسەر کوردستانە دێت، ئەم تەلەڤیزیۆنە نامێنێت، لە 2004ەوە ئەم تەلەڤیزیۆنە هەر بە ناوی KTVەوە بەردەوامە بێ بۆ ماوەی تقریباً ساڵێک. لە دوای ئەوە کە کەناڵی ئاسمانی زاگرۆز دامەزرێت، ئەم کەناڵە ئەبێ بە بەشێک لە کەناڵی ئاسمانی زاگرۆز، ئەبێ لە پاڵ کەناڵی ئاسمانی زاگرۆز بەشێکی ناوخۆییشی هەیە تایبەت بە سلێمانی، ناوی زاگرۆز سلێمانیە. لە دوای 2007ەوە ئەم کەناڵە ئەکرێ بە ناوی ئەنرێ کەناڵی سلێمانی و لەو بەروارەوە تا ئێستا بەردەوامە. ئەم کەناڵە لەبەر ئەوەی کەناڵێکی ناوخۆییە، لەبەر ئەوەی کەناڵەکە لە ناو شاری سلێمانیدایە، شتێکی واردە بە ئەگەر بە زمانێکی تر بڵێن بە تام و چێژی سلێمانی، بە پێی تایبەتمەندیەکانی سلێمانی، پرۆگرامەکانی، هەواڵەکانی پەخش ئامادە و پەخش ئەکا. ڕاستە ئێمە مخاتەبەی جگە لە خەڵکی سلێمانی هی هەموو کوردستان ئەەکەین، ینی ئێمە پەخشمان لە سەرتاسەری جیهانە هەیە لە ڕێگەی IPTV-یەکانەوە، بەڵام ئەم کەناڵە لە سلێمانیەوە پەخش ئەکرێەوە، بەشێکی زۆری میوانەکانی، بەشێکی زۆر لە تایبەتمەندیەکانی، بەشێکی زۆر لە ئەوەی تایبەتە بە شاری سلێمانی و کورز نییە. کاک مەریوان، ئەوە بۆ نمونە کە باسی ئەوەت کرد کە ئەمە بەرنامەکەمان و پەیامی کەناڵەکە زیاتر بۆ نمونە سلێمانیانە بێت و لەبەرەوەی کە ناویشی سلێمانیە، خەڵکی سلێمانی و هەم ناوچەکەشی
و هەڵکەوتووە کە تایبەتن و تایبەتمەندن و لەوانێک کارکردنیش لەسەر ئەو ئیشە تۆزێ کەمێک قورستر بێ لە بەروی خەڵکی سلێمانی و ئەو پەیامی سلێمانی کەمێک تایبەترە لە ناوچەکانی دیکە. ئەگەر پێمان وابێ قورسە یان فەرقی هەیە من لەو بڕایانیم فەرقێکی هەبێ بەڵام بۆ پرسیارەکەت شاری سلێمانی شاری کللتور و ڕەسەنایەتیە، شاری کوردایەتیە، شاری تێکۆشان و خەباتە، شاری ئەدەبە، شاری داهێنانە، شاری ڕۆشنگەریە. طبعاً من سلێمانی جا ناکەمەوە لە شارەکانی تر لێرەوە قسەیەکەم بە پرسیارەکەی تۆ. بۆیە ئێمە هەمان پەیامی ئەسڵی سلێمانیمان پێیە، پەیامی ڕۆشنبیریمان پێیە، پەیامی ڕووناکبیریمان پێیە، پەیامی کللتوری ڕەسەنی کوردیمان پێیە، پەیامی مەدەنیەتمان پێیە، پەیامێکمان پێیە کە ئێمە هەم مخاتەبەی خەڵکی سلێمانیەکەین، هەم لە سلێمانی و مخاتەبەی خەڵکەکانی تری کوردستانیش ئەەکەین، ئەوانەی کوردی زمان. طبعاً تۆزانی ئێمە بە کوردی پرۆگرامەکانمان پەخش و ئەوەکەین. نا بە پێچەوانەوە کارکردن بە تام و چێژی سلێمانی چێژی خۆی هەیە، خۆشی خۆی هەیە، با بڵێین وەرگرەکانت جوانتر لە دووەر ئەگرن. مەسەلەن تۆ بینی هەتا لە هەندێک شاری تری لە وڵاتانی تر هەر شارە و اختصاص و تایبەتمەندێکی هەیە. بۆ نمونە شار هەیە بە گەشتیاری ئەناسرێ، شار هەیە بە ئابووری ئەناسرێ، شار هەیە بە پیشسازی ئەناسرێ. سلێمانی پیشسازی کللتورە، پیشسازی با بڵێن منبعی ئەدەبە، ناوەندی داهێنانە. بۆیە کارکردن بۆ ئێمە لەوانەیە زۆر ئاسانتر بێ، زۆر خۆشتر بێ، زۆر بەچێشتر بێ وەکو لە هەواڵەکانمان یان لە هاوکارەکانمان لە شوێنێکی دیکە. زۆر باش. بزانم ئاراستەی پەیام پرۆگرامەکانی تەلەڤیزیۆنی و ڕادیۆی سلێمانی چۆنە؟ پێم خۆشە باسێکی پوختەیەکی بەرنامەکانمان بۆ بکەیت لە بۆ نمونە لە ساڵیاتی تازەیە و لە پرۆگرامی تازەمان چی ئەبێت، چی شتێک ئەخینە بەردیدەی بینەران؟ ئاراستەی کارکردنی ئێمە پرسیارەکەت ئەکرێ زۆر لەسەری بوەستی و ئەکرێ هەمەلایەنە قسەی لەسەر بکەی. بەڵام ئەگەر من چڕیکەمەوە پرسیارەکەت لە با بڵێن لە چوارچەوی تیۆرەکە چڕێکەمەوە، ئاراستە و پەیامی ئێمە پەیامێکی ئاراستەیەکی بەرپرسیارانەیە، بەرپرسیاری کۆمەڵایەتی. خۆتەزانی لە تیۆرەکانی ڕاگەاندنە تیۆرێکی بەناوی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی. ئێمە ئەگەر ئێمە ئەمەشی بکەینەوە، ئێمە نەک تەنها بەرپرسیارەتی کۆمەڵایەتی، ئێمە بە هەموو شێوەیەک بەرپرسیارەتیمان گرتوتە ئەستۆ. ئەمە ژوای کردووە زۆر بە ئەهوەنی، زۆر بە هێمنی، زۆر بە بەرنامە، زۆر بە چڕی کار بکەین، یان بە ئامانجەوە کار بکەین. بەرپرسیارەتی چییە؟ یەکێک لەوانە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی، بەرپرسیارەتی نیشتیمانیمان هەیە، بەرپرسیارەتی نەتەوەیمان هەیە. ینی لە هەموو پنتەکانە بەرپرسیارەتیمان هەیەوە. لەمەشە لە بەرپرسیارەتیمان چڕ کردووە بۆ هەموو ئاراستەکان، لە هەواڵێکەوە، لە بەپەلەیەکەوە، لە وشەیەکەوە بەرپرسیارەتیمان ڕەچاو کردو هەتا پرۆگرامێکی گەورە. و ئەوە ئێمە نامانەوێ مەسەرەن ببینە بەشێک لەم فەوزایی کە ئێستا هەمومان، هەموو ڕۆژنامە نووسەکان، هەموو ئەوانەی کە با بڵێن سەریان لە دنیای میدیا دەرەچێت گلەیان هەیە لە میدیای کوردی و کە پێیان وایە ژاوە و دەنگە و هۆکارێکە بۆ تێکچوونی با بڵێن ئەجوایی کۆمەڵایەتی، هۆکارێکە بۆ تێکچوونی شیرازی کۆمەڵایەتی، هۆکارێکە بۆ تێکچوونی شیرازی دەرونی خەڵک. ئێمە نامانێت ئێوە بین، ئێمە ئەمانەوە بنیاد نەربین، ئێمە ئەمانەوە پەیامەکانمان پەیامێکی کاریگەر بێ. ڕاستە لەوانەیە نێکین بە فەوزا و بە هەڵە ئەوانە، بەڵام ئێمە بەهێمنی بە ئەهوەنی کار ئەەکەین. قسەیەک هەیە من هەموو جارێک لە کارکردنما ڕەچاوی ئەەکەم، ئەڵێ کاتێککە باران داکە ئەی کاتە خوڕە و هەرا و ئەوانە، بەڵام کاتێک بەفر بەهێمنی ئەبارێ، کاتێککە بەیانی سیرەکە بەهێمنی ئەبارێت و هەستیشی پێ ناکەی، ئەگەر پەنجەرەکەت نەکەیت و هەستی پێ ناکەی، بەڵام بەیانی کە هەڵەستی هەموو دنیای سپی کردو و کاریگەری هەیە. ئێمە ئەمانەوە سروشتی بەفرمان هەبێ، بەهێمنی و بە ئەهوەنی کاری خۆمان بکەین و کاریگەریمان هەبێت لەسەر خەڵک و کاریگەریەکانمان کاریگەریەکی ئیجابی بێ، نەک کاریگەریەکی سلبی ببینە. بەشێک لەم هەراوە فەوزا ئەعلامی کە ئێستا هەمومان ئەزانین، هەمومانی بێزار کرد، یعنی ڕۆژانە بەتایبەتی دیجیتال میدیا و سۆشیال میدیا کە ڕۆژانە هەمومان بە حەزەرین لەسەر ئەوەی
سوسیال میدیا یان میدیا من جارێکی تر بوو وابزانم لە ئێرە بووتم میدیا خەریکە دێتە ناو ژووری خەوەکانمانەوە دێتە ناو هەموو تایبەتمەندیەکانمانەوە ئێمە نامانەوێت ببین بە بەشێک لەمە بەڕاستی ئێمە ئەمانەوێت بنیادنەر بین ئێمە ئەمانەوێت بەرپرسیار بین بۆ بنیادنانی ئایندێکی چاکتر ئایندێکی بەهێزتر بۆ خۆشمان و بۆ نەوەکەمانمان و بۆ وڵاتەکەشمان بەڕاستی پرسیارەکەت دوو ڕەهەند بوو طبعاً باسی ئەوت کرد کە پرۆگراممان چیە بۆ وەرزی نوێی کارکردن یان بۆ ساڵی نوێی کارکردن طبعاً هەر کەسێک شارەزایی لە میدیای هەبێ ئەزانێ کارکردنی میدیایی کارکردنی وەرزیە یان با بڵین کاتێککە بەپێی پێویستی کۆمەڵگەکەت بەپێی پێویستی بینەرەکانت بپی ئەو استراتیژی کە خۆت دایئەنی ئەبێ چەند ئەبێ میدیا خۆی نوێ بکاتەوە مەسەرەن ئەگەر ئەو ماوەی کە من و تۆ لە میدیاین چەندین قۆناغ میدیا چەندین قۆناغی بەڕێوە طبعاً ئەم خۆ نوێکردنەوەی هەم لە ئاراستەی پەیامە ئەبێ خۆت نوێ بکەیتەوە هەم لە ئاراستەی بەرنامەکانتە هەم لە ئاراستەی لایەنە تەکنیکی و ئەوانە بۆ نمونە ئەگەر 20 ساڵ لەمە پێش ئەگەر 15 ساڵ لەمە پێش تەلەڤیزۆن کاریگەری هەبوو بێ ئێستا 10 ساڵ میدیا کاری هەیە ڕادیۆ تەلەڤیزۆنی سلێمانی ئەوێت خۆی لەگەڵ ئەم گۆڕانکاریانەیە بگونجێنێت طبعاً بۆ موانایە نییە کە تەلەڤیزۆن ڕۆڵی نەماوە کاریگەری نەماوە نابەتەکیت ماوەیەک لەمە پێش ئەوترا ڕۆژنامە مەرگی کۆمەڵێک مەرگی ڕۆژنامەیان ڕاگەیان بەڵام ڕۆژنامە ئێستا ئەو شتێک کە قورسایی خۆی هەیە کە ئەوەی هەیە خوێنەری تایبەتی خۆی هەیە بەڵام ئەبێ مەسەلەن لە ئێستا خەبەر عاجل یان خەبەری هەواڵی بەپەلە ناکرێت لە ڕۆژنامەیە هەبێت یعنی مەسەلەن بۆیە ڕۆژنامەش خۆی ئەپدەیت کردوێتەوە خۆی گۆڕیوە بە نوعێکی تر مدەیەکی تر ئەیانوت مەسەلەن ڕادیۆ باوی نەماوە مۆدێلی نەماوە نا ڕادیۆش ئێستا قورسایی خۆی هەیە ئێستاش پەیامەکانی ڕادیۆش ئەو پەیامانێکە لە ڕادیۆ ئەیانگەنی پەیامی کاریگەرن مەسەلەن ئێمە لە چەند لە ماوەی ڕابردوودا لە شەڕی نێوان لەو شەڕانەی کە لە منتقا ڕۆدەن ئەبینین بەشێک لە سوپاکان لە ڕێی ڕادیۆکانیانەوە پەیامەکانیان ئەگەن کەواتە مەسەلەن هەر بابینە نەواقعی خۆمانەوە مەسەلەن کاتێک کە تۆ لە ماڵەوە سواری ئۆتۆمبیلە کەس ئەبی بۆ دەوام گوێ لە ڕادیۆ ئەگری ئەگەر بتەوێ گۆرانێکت گوێ لێ بێت لە ڕادیۆ گوێت لێ ئەبێت یعنی بۆ نمونە پەیامێکی کورتە لە ڕادیۆ ئەی بیستیت ئێخۆتۆ دەستت گیراوە بە شۆفێری کردنەوە ناتوانێت هیچ شتێکیت بەڵام ڕادیۆ لێو مخاتەبەتەکە لەگەڵ تایە ئەوێ مەسەلەن هێشتاش بەشێکی زۆر لە خانمانمان لە کاتی ئامادەکردنی خواردن و ئەوانە بەدام من گوێگرتن لە ڕادیۆکانیانەوە خواردنەکانیان حازرەکەن زۆر بمانیانی بجامە بەستم ئەوەیە ئێمە ئەبێ ئێمە خۆمان گونجاندووە لەگەڵ ئەم گۆڕانکاریانە ینی هێشتا تەلەڤیزۆنی ئێستا فەرقی هەیە لە تەلەڤیزۆنی 15 ساڵ لەمەوە پێش پەیامی تەلەڤیزۆنی ئێستا فەرقی هەیە لە پەیامی تەلەڤیزۆنی 15 ساڵ لەمەوە پێش لە ڕووی ئێمە لە ناو کۆمەڵگەکەمانین ئەمە ئەزانین کۆمەڵگەکەمان چی پێویستە چی ئەوێ شارەکەمان چی ئەوێ بۆیە بەردەوام خۆمان لەگەڵ ئەم بەرەو پێشچوونانە لەگەڵ ئەوانە ئەگونجێنین و ئەشمان لە هەمووشی سنتری کاری ئێمە مرۆڤە سنتری کاری ئێمە دووهەم ئامانجی ئێمە نیشتیمانە ئەنجا بەرپرسیارەتەکانی ترمان بەڕاستی و ئەنجا کۆمەڵگەیەکی مەدەنی و پێشکەوتوو مەبەستمان زۆر باش باسی نیشتیمانت کرد تا چۆن ئێمە پێویستەوە کارمان لەسەر ئەوە کردووە پێم خۆشە بەڕێزت وەکو بەڕێوەبەری ئەم کەناڵە ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی تا چۆن لەگەڵ ئەوەیەوە تا چۆن لەگەڵ ئەوەیە بووی کە کارمەندەکانت و ئەو هاوڕە هاوکارانی لێرە بەرنامەکەن تا چۆن ئێمە کارێکمان کردو کە هەستی نەتەوایەتی بۆ نمونە نەشێوێنین هەستی نەتەوایەتی لە ناو گەنجەکانمانە بچێنین تا چۆن کارمان لەسەر ئەوە کردووە کە هەستی نەتەوایەتی لە پێش هەموو شتێکەوە دابنین بەکو لە سەرەتای لە سەرەتای پرۆگرامەکە شابۆم باس کردی ینی ئێمە ئاراستێکمان هەیە یان نەهجێکمان هەیە ئەویش بەرپرسیارەتیە بەرپرسیارەتیەکێک لەوانە بەرپرسیارەتی نیشتیمانیە کاتێککە بەرپرسیارەتیان ور دەکەیتەوە فەلەن ئەو پرسیاری تۆ تێدا جێگا دەبێتەوە ئێمە بەردەوام کارمان کردووە بۆ خۆشەویستی نیشتیمان بۆ خزمەتکردن بە نیشتیمان بۆ خزمەتکردن لە پێناوی باشەی گشتیەوە و
پرۆگرامەکانمان بەڕاستە و خۆ یان ناڕاستە و خۆ هانی نیشتیمان پەروەری، هانی کارکردن لە پێناو نیشتیمانمان داوە، هانی تاک بە تاکی نیشتیمانەکەمان داوە کە خەڵکانێکی داهێنەر و ڕۆشن فکر بن لە پێناوی نیشتیمانەکانە. هەمیشە لە چوارچەوەی پرۆگرامەکانمانە ئەوە ڕەنگی داوەتەوە کە ئەوە ئێمەی نیشتیمانە بەها بە ئێمە ئەبەخشێ، نیشتیمانە کە چۆن ئەڵێن دایکە، چۆن دایک بەها بە مرۆڤ ئەبەخشێ، ئەوە نیشتیمانیشێ لە وێنەکەی ترا بەها بە ئێمە ئەبەخشێ، نیشتیمانە ژیانمان بۆ دابینەکە، نیشتیمانە شوێنمان بۆ دابینەکە. و هەمیشە وامان کردو کە نیشتیمان لە سەروی با بڵێن نیشتیمان و نەتەوە لە سەروی هەموو بیرکردنەوە و کارێکی ئێمەوە بێ بەڕاستی و تاکێکی داهێنەر بین لە کۆمەڵگەیەک کار بکەین بۆ کۆمەڵگەیەکی داهێنەر و پێشکەوتوو لە پێناوی نیشتیمانە، لە پێناوی ئایندەی وڵاتەکانمانە. ئێمە زانین مەسەرەن ئێمە وەکو نەتەوەیەکی بێدەوڵەت لە ناوچەیە زانین بێ ڕکابەر نین، بێ نەیار نین، وەرزانین نەیارەکانمان ڕکابەرەکانمان شەپۆلێکی پێچەوانە ئاڕاستی ئێمە هاکەن بەڕاستی و ئێمە لەوە بە ئاگاین کە ئەیانەوێ دەرونی تاک بە تاکی ئێمە وا لێ بکەن کە ئێمە سەری خۆمان لە نیشتیمانەکەمان هەڵگرین. مەسەلەن ڕۆژانە ئێمە حکوومەتی هەرێممان هەیە، حکوومەتی هەرێم چەندین مشکلی بۆ دروست دەکرێت لەیان با بڵین نەیارەکانمانەوە، لەیان ئەگەر ناویشانێن ڕکابەرەکانمانەوە کێشەی بۆ دروست دەکرێت واژ لە خەڵک ئەگەیەندرێ یان پەیامەکان وا ئەکرێن کە ئەمە کە سەری خۆیان هەڵگرن بێزار بن لە نیشتیمان. جا ئەمە لێرەوە لە پاڵ هەموو موئەسەسەکانی ترەوە ئەرکی میدیاشە کە ئەم چاواشەکاریانە بەرپەرز بداتەوە کە ئەمە ڕاست بکاتەوە لە ئەرکی میدیا چمکێکی بەر ئێمەش کەوتووە. من پێم وانییە یعنی ئێمە پێرفێکت بووین و توانیومانە بە تەنها ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی توانیومانە ئەوە بکەین، بەڵام چمکێکی بەر ئێمە کەوتووە، ئەو چمکەشی کە بەر ئێمە کەوتووە بەو پەڕی سەداقەتەوە بەو پەڕی ڕازگۆیی و ئێمە جێبەجێمان کردو و توانیومانە جێگە دەستمان دیار بێ. جا چەندێکە ئەوان لەوانەیە لێگەڕێ بۆ یەکێکی تر نەک من ئەوە بڵێم، بەڵام بە ئەمانەتەوە ئەڵێن ئێمە توانیومانە ئەم کارە بکەین و لە هەموو پەیامەکانمانە لە هەموو حتا هەواڵێکی بچووکە ڕەنگی داوەتەوە. یعنی هیچ کاتێک نەمانویستوە نیشتیمانی خۆمان وا لێ بکەین کە گەنجێک هەتاژ ئافرەتێک یان پیاوێک نیشتیمانی خۆی بەرچاو بکەوێ یان ئەوەی لە نیشتیمان کە بەعکسەوە هاتوین بەرپەرچی هەموو ئەو پەیامە نێگەتیڤانەمان داوەتەوە کە لە دەرەوەی سنوورەکانی خۆمان ئاراستەمان ئەکرێ و هەمووشمان ئەزانین ئەو پەیامە نێگەتیڤانە چین کە ڕۆژانە دەخرێنە ناو کۆمەڵگەکەمانەوە و هەوڵیشمان داوە هاوڵاتیانمان وشارکەینەوە کە ئەمانە پەیامن لە دەرەوەی ئێمە دێن و وەکو زۆر شت کە لەوانەیە لێرە جێگەی نەبێ من و تۆ باسی بکەین. زۆر ڕاستە. کاک مەریوان ڕۆژانە ئەبینین کە لە جیهاندا بۆ نمونە گەیاندنی پەیام جۆرا و جۆرە کۆمەڵێک بابەت هەیە کە ئەتوانن لە ڕێگەی و پەیام بگەێن. لەمزام بینەری ئێمە بیسەری ئێمە بێجگە لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە ڕێگەی چ شتێکی ترەوە ئەتوانە بینەر و بیسەری ئێمە بن و بینەر و بیسەری بەرنامەکانی ئێمە بن؟ بەڵێ وەکو پێم وتیت ئەوەی کە ئێستا لە ناو میدیایە زۆرترین ئەگا تۆڕە کۆمەڵایەتیەکان و پلاتفۆرمی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕاستی یعنی لە هەموو ئەوانەی کە ئێستا مەسەلەن سەردەمێک هاتووە پێشەوە ناوێنراوە شۆڕشی ئەپەکان، یعنی حتا کار و بزنسەکانش بە ئەپەکان ئەکرێ. ئێستا مەسەلەن خاتوونێکی ماڵەوە لە ڕێگەی هەندێک جار لە ڕێگەی ئەپەکانەوە خواردنێک حازر ئەکا، وەستایەک لە ڕێگەی ئەپەکانەوە زیاتر پێشکەوتن لە پیشەکە بەدەست ئەهێنێ، زانیاری زیاتر وەرئەگرێ. ئێستا با بڵین ئەپەکان وایان کردووە کە کار ئاسانیکی زۆریان کردووە، چەندە لە دیوێکا قورسی کردووە، لە دیویکیشە ئاسانی کردووە. ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی جگە لەوەی کە ڕادیۆی سلێمانی هەیە کە تایبەتە بە ناو شاری سلێمانی و پەخشەکەی تەنها لە شاری سلێمانی و دەوروبەریەتی طبعاً لە هەڵەبجە و لە دوکان و لە ڕانێ و لە قەڵاتزێ و لە FM 103.9 طبعاً ڕادیۆی سلێمانی. تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەموو با بڵێن پلاتفۆرمەکانی کە سیستەمی ناوخۆییان هەیە لە کوردستانە وەکو HD بۆکس، وەکو میکس میدیا، وەکو مای تیڤی، وەکو فامیلی بۆکس،
ئەگەر دانێکم لە بیرچوو بوو ببورن لە هەموو ئەمانە هەیە لە ڕێگەی ینی لە هەموو ئەو جیهازە ناوخۆیانەیە هەیە ئەمە ئەتوانرێت تەنانەت لە دەرەوەی وڵاتیش سەیری ئەم IPTV-یانە بکرێ و وەکو هەر با بڵێن تەلەڤیزۆنێکی تری ئاسمانی ئەتوان ئەوە بکەن تەڵان پەخشی ڕادیۆ و تەلەڤیزۆن 24 کاتژمێر لە پلاتفۆرمەکانی سوسیال میدیا ئەمە لە فەیسبوک ئێمە هەمانە تەڵان لە یوتیوب هەر پلاتفۆرممان هەیە لە پلاتفۆرمی یوتیوبش جێگەمان هەیە لە تەلگرام هەمانە لە ئینستاگرام هەمانە تەڵان ئەمانە هەر یەکیان بەپێی تایبەتمەندی خۆیان یعنی ئێمە لە تیکتۆک هەر پێگەمان هەیە بەپێی تایبەتمەندی خۆیان ئێمە کاروانی بڵاوکەین مەسەرەن پامێکی بەپەلا ناکرێتەوە لە یوتیوب داینی بەڵام پرۆگرامێکی لەم هاوشەوی ئەمەی من و تۆ کرێت لە یوتیوب داینین مەسەرەن پامێکی مەسەرەی مازانین زیاد خانمان زۆر ئینستاگرام بەکارهێن بە شێک لەوانە گەنجان مەسەرەن ئەوانی کە زۆر گەنجن ئەتوانن لە ڕێگەی تیکتۆکەوە ئێمە لەوێش ئەوەمان هەیە یەکێکی تر لە پلاتفۆرمەکانمان ماڵپەڕی سلێمانی پرێسە کە مەسەرەن لێەوە هەواڵەکانمان پرۆگرامەکانمان پۆدکاستەکانمان مەسەرەن شتێکی ترمان هەیە کتێبە دەنگەکانمان کە خۆت یەکێکی لەوانە ئامادە و ئەیخوێنیتەوە ئەو کەسێک کە لە ڕادیۆ نەیتوانی گوێی لێ بگرێت دێر لە ماڵپەڕەکە گوێی لێگریان ئەی حەزەکات ئەو کتێبی تۆ کە ئەیخوێنیتەوە حەزەکات لە ڕۆژەکە دوو ئەڵقا سێ ئەڵقای گوێ لێ بگرێت دێ لە ماڵپەڕەکەی خوێنێتەوە خەبەرە ڕاپۆرتە لەو بابەتانە بۆ یعنی ئێمە لەم چەند شتیان لە هەموو پلاتفۆرمە کۆمەڵایەتیەکان لە ماڵپەڕی سلێمانی پرێز لە ڕادیۆ لە تەلەڤیزۆن پێگەمان هەیە و پرۆگرامەکانمان و پامەکانمان ئەگەین بە وەرگروپی سەر و بینەرەکانمان. زۆر باشە کاک مەریوان من ئەمڕۆ سوپاسی تۆ کەم سوپاس بۆ ئەوەی کە هەموو بەرپرسی ناوەندی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی سلێمانی پارتی دیموکراتی کوردستان لە ئێمە میوان بووی هەموو بەڕێوەبەری رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانیش من پرسیار و بابەتێکی ئەو تۆم نەماوە لەسەر بابەتەکە ئەگەر خۆت پامی کۆتاییت مابێ پێم خۆشە زۆر سوپاس بۆ تۆ جارێکی تر پیرۆزبایی لە خۆمان و سەرجەم کارمەندان و هەواڵان و هاوکارانم و سەرجەم ڕۆژنامەنووس و میدیاکارانمان ئەەکەم لە ناوەندی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی سلێمانی و ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی دەستی ماندوو نەبوونیان ئەگوشم جارێکی تر سوپاسیان ئەەکەم کە لە هەموو دۆخ و بارەکاندا کارمەندان و ڕۆژنامەنووسان و میدیاکارانمان توانیویانە بەردەوامی بەم کاروانە بدەن پەیامەکانمان بگەێنن جارێکی تر پیرۆزبایی لە بینەر و بیسەر و وەرگرەکانمان ئەکەین کە لە ڕێگەی رادیۆ تەلەڤیزۆن و سەرجەم پلاتفۆرمەکانمانەوە پەیامەکانمانیان پێگا و بەڵێنیش بە بیسەر و بینەرەکانمان ئەدەین کە بە پرۆگرامی نوێ و بە پەیامی نوێ و بە پەیامی دیموکراسیانە و مرۆڤ دۆستانە و نیشتیمان دۆستانە و نەتەوەیانەوە جارێکی تر لە خزمەتیان دابین و شاشەیەکی ڕەنگینی ڕەنگاڵی پایتەختی شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری بین ئەگەر نەمانتوانی بێ لە ڕابردوو ئێمە ئەم شاشە ڕەنگینەی یان ئەم پامی پایتەختی ڕۆشنبیریمان هەڵگرت بێ بەڵێن ئەدەین لەمە دووە کاری جدیتر بە پەرۆشتر کار ئەەکەین بۆ گەیاندنی دەنگ و ڕەنگی شاری سلێمانی پامەکانی شاری سلێمانی بۆ گەیاندنی داهێنان و ئەدەبی شاری سلێمانی بە هەم بە هاوڵاتیانی شاری سلێمانی و هەمیش بە هەموو کوردستانیەکە لە هەر شوێنێک بێت. دووبارە سوپاس بۆ ئێوەش دەستت خۆش بێ زۆر سوپاس مەمنون زۆر سوپاس دووبارە بۆ کاک مەریوان شەریف کە بەڕێزیان بەرپرسی ناوەندی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان هەروەها بەڕێزیان بەڕێوەبەری رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی قسە و باسمان کە لەسەر ئامانج و کار و بەرهەمی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.